لە سێمین یاریەکانی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پەڵەوانەکانی ئاسیا و لە کۆمەڵی سێم لە شاری جدەی سعودیا و لە یاریگەی هۆڵی وەرشی ئەهلی سعودی میوانداری شورتەی عراقی کرد. یعنی خاوەن خاک هەر لە سەرەتاوە بەڵادەستی یاریەکە بوو ڕێگەی بە شورتەی میوانیش نەدا بۆ جارێکیش بێت لە گۆڵەکان نزیک بێتەوە. عومەر سۆما یاریزانی هەڵبژاردەی سووریا سەرکردەی هەموو هێرشەکانی ئەهلی بوو. لە خولەکی 22 عەبدوڵڵا حەسوون گۆڵ یەکەمی بۆ ئەهلی تۆمار کردو. لە خولەکی 37 ژا ئیدریس فتوحی مەغریبی بە لێدانێکی جوان گۆڵی دووەمیشی بۆ ئەهلی جدە زیاد کرد. لە نیوەی دووەم شورتە کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست. هەڵاساخەکان یاریزانی ئەهلیش خەریک بوو گۆڵی لێ بەرهەم بێت بۆ شورتە، بەڵام هێرشبەرانی تیمەکە سوودیان لە دەرفەتەکان وەرنەگرت. لە خولەکی 94 لە شکل گەڕاوە عەبدوڕەحمان غەریب گۆڵی سێمیشی بۆ هەڵگیانەی ئەهلی تۆمار کرد. یاریەکە بە 3 گۆڵی بێوەڵام بە سوودیانەی ئەهلی جدەی سعودی کۆتایی پیا. لە یاریکی دیکەی هەمان کۆمەڵەدا دەحیلی قەتەری لە ئیستیقلال تەرانی ئێرانی بردەوە بە 4 گۆڵ بەرامبەر بە 3 گۆڵ. بۆ ئەنجامە دەحیلی پێشەنگی لە ئیستیقلال وەرگرت و بە 7 خاڵ چوە خانی یەکەم و ئیستیقلال بە 6 خاڵ لە خانی دووەم و ئەهلیش بۆ خاوەنی 4 خاڵ لە خانی سێم و شورتەش بە 2 خاڵ لە خانی چوارەم و کۆتایی دێ و هیوای سەرکەوتنی بۆ قۆناغی دات و تەواو لاواز بوو.